بەڵێ سلااو لە تۆ لە بینەرانی NRTش جەژنی نەورۆز لە هەمووان پیرۆز بێت. دیارە لێرە ئەمڕۆ لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا کوردێکی زۆر کوردێکی هەر پارچەی کوردستان لێرە کۆبوتنەوە و بەشداری جەژنی پیرۆز دەکەن و هەروەها چەند چالاکیێکی کوردی و هەروەها چەند با بڵێن لایەن و ڕێکخراوێک و هەروەها لایەنە کوردەکان بە تایبەتی لێرە لە بەرلین کۆبوتنەوە و هەروەها جگە لە بەرلین دوێنێ و ئەمڕۆژ چەند چالاکیێکی دیکەی کوردی کە کوردانی هەر پارچەی کوردستان ڕێکیان خست بوون بەشداریان تێدا کرد وەکو ئاگرکردنەوە و گۆرانی و مۆسیقا بە هەمان شێوە لێرە لە بەرلینش وەکو دەیبینن خەڵکیشی زۆر بۆتەوە چەندە دەستگایکی ئەمنی پۆلیسێکی زۆری لێیە بەڵام تا ڕادەیەک ڕێگەیان داوە کە هاوڵاتیان لێرە ئاهەنگی خۆیان بجێڕن شایی بکەن مۆسیقا و هەروەها هەموو چالاکیانی کە پەیوەندی بە نەورۆزەوە هەیە. من لێرە خاتونێکم لایە هەم وەکو سەرپەرشتیاری ئەم گروپبوونەوەیە و هەروەها هەم وەکو ئافرەتێکی خۆر هەڵات وەکو کەسێک کە بەشداری کردووە لێرە بە زلی کوردیەوە تەبعاً من بە خێراتن تاکەمەوە تا چەند دڵخۆشی بەم گروپبوونەوەی لێرە لە بەرلین ئێوە یاخود کوردانی ئێرە ڕێکیان خستووە. بەڵێ سەرەتا سلااو ڕێزم هەیە بۆ هەر چاپارچەی کوردستان نەورۆز لە هەموو لە گەلی کورد لە هەر چاپارچەی کوردستان پیرۆز بێ سلااو دەنێرین بۆ ئیمرالی بۆ قەندیل بۆ هەموو گەلی کرد لە هەر چاپارچەی کوردستان لە هەر کوێیەکی سەرهڵدانی لێیە هەروەک دەزانن نەورۆزی سەرهڵدانە سمبۆلی ئازادیە سمبۆلی سەرهڵدانە بۆ گەلی کورد لە دژی داگیرکەران و تاریک پەرستان هەر بۆیەش زۆر گرینگە سەرڕای ڕەوشی پەتای کۆرۆنا ئەو هەموو ئاسنگیانەی کە بە تایبەت لە ئەوروپا دەری دەخەن بۆەوەی کە کۆبوونەوە لە یەکترگرتبوونەوە قەدەغە بکەن بەڵام سەرڕای ئەوەش گرینگەکە ئەو دەپرسیۆن و ئەو دوورکەوتنەوە تەنیایی و بە تەنیامانەوە بەسەری دازاڵ بین و بینە لای یەکتر دەگەڵ وەداکە دەبێ دقەتیش بکەین کە ڕێنمایەکانیش وە بەرچاو بگیرە هەروەک دەزانن ینی زەحمەتی زۆر هەیە لەگەڵ ئەو ئاستەنگیانە بۆیە زۆر دڵخۆشم بەوەی کە ئەو چالاکیە ئەو گردبوونەوەی کوردانی هەر چاپارچەی کوردستان ئەو ڕۆکانە لێرە بەڕێوە دەچێت بەهۆی وەی کە هاودەنگیەک ساز دەبێت. ئێمە دەزانین گەلی کورد دڵی لای یەکترە گەلی کورد هاوسوزی و هاوخەمی هەیە بۆ یەکتر گەلی کورد وڵاتیمە یەک پارچەیە ینی ئەوەی کە دابش دەکەن کوردستانی سنووریان خستۆتە ناو کوردستان و دابشیان کردو ذهنیەتی داگیرکەر و ذهنیەتی داگیرکەرانە هەر بۆیەش گردبوونەوە بە تایبەت لە نەورۆزدا ئەو یەکێتیە ئەو جوانیە ئەو هەموو ڕەنگە ئاڵای هەموو ڕێکخراوەکان و پارچەکانی کوردستان ئێمە دەبینین لای یەکتر ئەوە زۆر خۆشە بۆیەش ئێمەش دڵخۆشین بەو شتە بەڕاستی جگای دەستخۆشیە بۆ کۆمیتەی ئامادەکاریش و دیسانەوە نەورۆزی هەموو گەلی کورد پیرۆز دەکەم. زۆر سپاس دووبارە لە تۆش پیرۆز سپاس بۆ ئێوەش کاتێش خۆش بوو هەر بژیت. بەڵێ بەڕێزان دیارە ئێستاکە چالەکەکان بەڕێوە دەچیەوە هەروەها من کەسێکی دیکەم لایە ئەگەر بێتە ئێرە بەڵام دیارە ئامادە نییە ئەگەر ڕێمە لای ئێوە و نەورۆز دووبارە لە ئێوە و لە هەمووان پیرۆز بێت. هەڵگور سپاست دەکەم بە دیمەنەکان هەر بمێنن لەسەر شاشەیە نارتی گەڕاندنی لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا چۆن ئاهەنگی نەورۆز لەلایەن کوردانەوە بەڕێ دەچێت و باسم کرد یارە ئەمڕۆ 21 مانگە ساڵی 2021 کوردیە ئەو وڵاتیان خۆشی و شادی دەردەبرن لە ئامەدی باکووری کوردستان ئامەدی کوردانەوە ئامادەبوونی سەدان هەزار کەس ئاگری نەورۆز ئەمڕۆ کرایەوە هەروە لە بناری قەندیلیشەوە بە ئامادەبوونی خەڵکێکی زۆر ێجگار زۆر ئاگری نەورۆز کرایەوە و خۆشی و ئاهەنگ دەردەبرن لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانیش لە پارێزگا جیاوازەکان هاوڵاتیان چوونەتە دەرەوە بۆ سەیرانگاکان گەشتەکانی خۆیان وەک لەسەر شاشەیە نارتیەوە دەیبینن لە دوهۆک هاوڵاتێکی زۆر ڕویان کردوتە سەیرانگاکان لە هەولێر بە هەمان شێوە لە پارێزگای سلێمانی بە هەمان شێوە ڕویان کرد دەرەوە کاتەکانی خۆیان ئەمڕۆ و لەگەڵ خانەوادەکانیان لەگەڵ کەسوکاریان لە دەرەوە بەسەردەمەن لە سەیرانگاکاندا دیارە بە درێژایی وەرزی بەهار بۆ لەمە بە دوایتر هاوڵاتیان ڕۆژە پشۆکاندا بە تایبەت ڕوو دەکەنە سەیرانگاکان و کاتەکانی خۆیان لەوێ بەسەر دەبن.